هەڵبەت یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ جیاوازی کارەکات بۆ ئەوەی گرنگی بە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بدرێت لە ڕێی لیستی 129 تەشی دەکاتەوە لەسەر ئەوەی کە جیاوازی نەکات لە خزمەتکردنی هاوڵاتیان لە سەرجەم بوارەکاندا لە سەرجەم ناوچەکاندا بە دیاریکراوی هیچ جیاوازیەکی چینایەتی لە ناو هەرێمی کوردستانە نێڵە هەربە هەڵبەت جیاوازی چینایەتی کاریگەری خراپی لەسەر ڕۆژی هەرێمی کوردستانە بێت بە سوپاسەوە بەڕێز کاک ئەکرەم ساڵح کادری پێشکەوتوو یەکێتیمان لەگەڵایە لە شاری کەلارەوە. کاک ئەکرەم بەیانیت باش. بەڵێ وەکە ئاماژەمان پێە یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ جیاوازی کار بۆ ئەوە کات بایەق بە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بدات. بە سوپاسەوە بەڕێز کاک ئەکرەم ساڵحمان لەگەڵایە لە شاری کەلارەوە کادری پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک ئەکرەم بەیانیت باش. گوێبیستی ئەمەی ژیانت باش. سوپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. کاک ئەکرەم بە هەر لە سەرەتاکەی خۆمەوە دەست پێ بکەم و بیکەمەوە بە پرسیار تا چەند گرنگە بەبێ جیاوازی گرنگی بە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بدرێت؟ لە ڕاستیدا ئەم بەرنامەیە بەرواری ئەم بەرنامە هاوکاتە لەگەڵ سەروبەندی ساڵیادی کۆچی دوایی ڕابەری کۆچکردومان سەرۆک مامجەلال سەری ڕێز و نەوازش لە ئاز گوڵکۆی سەرۆک مامجەلال و تێکڕای شەیدان و ئەنفالکراوان دادەنوێنین. بە وەڵامی پرسیارەکەت لە ڕاستیدا ئەرکی حکوومەتە هەموو ئەو قەوارە و لیستانەی کاشنێک کێبڕکەی هەڵبژاردن و لە ماوەی بانگەشەی هەڵبژاردنە هەر دروشم و هەر بەرنامەی کارێکیان هەیە کە ڕۆشت کە حکوومەت پێکێنرا دەبێت حکوومەتێکی گشتگیر و حکوومەتێک بێ خزمەت بە تەواوی چین و توێژەکان بکا بەبێ جیاوازی. بەڵام لە ڕاستیدا لە چاوی کامیرەکان و هەموو خەڵکێک کە دێتە ئەم هەرێمە جیاوازیەکی ڕوون و ئاشکرا بینی لە نێوان خزمەتگوزاری ناوچەیە بۆ ناوچەیەکی تر. کەواتە کاک ئەکرەم ئەگەر گوێبیستی من بیت کەواتە سیاسەتی یەکێتی چێ بۆ چارەسەرکردنی قەیرانەکان کە لە ئێستاە لە ئارادایە؟ لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان یا بە ژمارە 129 بەشداری خۆلی شەشەمی پەرلەمانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەکە بۆ ئەم مەبەستە بە بەرنامەیەکی گشتگیر بۆ گەیاندنی خزمەتگوزاری بە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی بەبێ ئەو جیاوازی کە ئێستا لە 4 ساڵی ڕابردوودا و لە 6 ساڵی ڕابردوودا لە تەمەنی کابینەی نۆبەدی ئەکرا بەدی ینی بۆەوەی دووبارە نەبێتەوە. هەموو ئەمانە گەڕێتەوە بۆ ئەولەوێتی کارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا لەسەر دەستی سەرۆک بافڵ تاڵەبانی سیاسەتێکی ڕاست و ڕەوا و ڕوونی هەیە. بەرنامەی کاری داڕۆشتووە تیمێکی بەهێزە نێرێتە پەرلەمان لە پێناو دووبارە نەبوونەوە و یاخود کۆتایی هێنان بە هەموو ئەو جیاکاریانەی کە لە ماوەی ڕابردوودا پیادە کراوە لە هەموو ئەو ئابڵوقەدانەی کە سنوورێکی وەکو گەرمیان کە هەر کەس ئەیبینێ بە بەراورد بە ناوچەکانی دیکە کەمتر خزمەتگوزاری پێگەیشتووە بە بەراورد بە هەولێر و بە ناوچەکانی دیکە بەو پێەیە کە ئەمە بۆ خۆی غەدرێکی گەورەیە دەکرێت و جیاکاریەکی گەورەیە دەکرێت. ئومێ دەکەین سەرکەوتنی پرۆسەی هەڵبژاردن و ئەم تیمەی کە لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان نەچێتە پەرلەمان و حکوومەتی داهاتووی پێتەشکیلەکرێ دڵنیاین لەوەی کە کۆتایی بە هەموو ئەو جیاکاریانە هێنێ. بەڵێ کاک ئەکرەم ڕۆڵی تیمی یەکێتی بە سەرۆکاتی قوبات تاڵەبانی چۆن هەڵەسەنجێنی سەبارەت بە خزمەتکردنی ناوچەی گەرمیان بە شێوەیەکی گشتی؟ لە ڕاستیدا ڕۆڵی بەڕێز کە قوبات تاڵەبانی سەرۆکی تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرز هەڵەسەنگێنرێ کە قوبات بەرنمەیەکی گشتگیری و باشی هەبووە لە ماوەی ڕابردوودا سرنجی بەڕێستان و بینەرانیش بۆ ڕاکێشین ساڵی ڕابردوو لە ئەنجامی کۆمەڵێک کەڵەکە
کەڵەکەبوونی کۆمەڵێ پرۆژەی تەواو نەکراو لە شاری کفری بەڕێز کاقوبات تاڵەبانی لە ژێر ڕاستپاردەی بەڕێز سەرۆک پاڤڵ تاڵەبانی لە دڵسۆزی و خەمخۆری بۆ داخوازی و داواکاریەکانی خەڵکی خۆڕاگری کفری توانرا بەشێک لە داخوازی و داواکاریەکان جێبەجێ بکرێ. هەموو ئەمانە پێمانەڵێ کە کاقوبات تاڵەبانی لە حکوومەتی هەرێمی کوردستان کا بەڕێزیان سەرۆکی تیمی یەکێتین وەک چۆن لە ڕابردوو درێخی نەکردووە لە قۆناغی داهاتوو بە دەسەڵاتێکی باشترەوە بە قورساییەکی باشترەوە دێتە مەیدان بە مەبەستی زیاتر ئاوردانەوە لە گەرمیان، چون بۆ خۆمان نەزانین گەرمیان مەڵبەندی قوربانیدان و مەڵبەندی ئەنفال و خۆڕاگری و بەعز بەزێن بووە، دەبێت زیاتر خزمەتگوزاری پێ بگا، چونکە لە ساڵانی پێش ڕاپەڕین کاولکاریەکی زۆر ڕوبەڕووی گەرمیان بۆتەوە. کاگەکرە من دوا پرسیارەدا ڕاستەکەم وەک ئاشکرا زۆربەی قوربانیەکانی ئەنفال لە گەرمیان بووە. پرسیارەکەم ئەوەیە ئایا وەک پێویست خزمەتی کەسوکاری ئەنفال کراوان کراوە؟ سوپاس دەکەم. ومێ دەکەم تۆش وەکو حکوومەتی هەرێم غەدر لە گەرمیان نەکەی دەرفەتێکمان بیتێ بۆ ئەوەی نقطە بخێنە سەر وشەکان بۆ ئەوەی چەند دەرفەتێکم بیت مەبەستمە چەند شتێک بڵێم لە ڕاستی. بەڵێ فەرموو. لەسەر جیاوازی نێوان حکوومەتی هەرێم لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر سەرنجت بۆەوە ڕاکێشم نەسرەی مانگانەی شارەوانی کەلار بە بەراورد لەگەڵ شارەوانی زاخۆ لە زاخۆ مانگانە 300 میلیۆنە لە شارەوانی کەلار 20 میلیۆنە. ئەما کاتە جاکاریەک کە بە 15 هێندە حسابەکرێ لەسەر مەوزوعی ئەوەی کە لست و قوارەی مەبەستمە ئەمەشە بڵێم هەم بەشێکیان پەیوەندی بە خەڵکی سنووری سلێمانی وایە. چۆن لێرە کۆمەڵێک قوارە و لیست دروستە بن خۆی لە خۆیە بە ناڕاستە خۆ ئەچێتە چوارچێوەی خزمەتکردن بە لایەنێکی دەسەڵات کە پارتی دیموکراتی کوردستانە، چون دایانەوێت ژاوەژاوێک دروست بێت لە سنووری سلێمانی، بەڵام خەڵکی سلێمانی ئەم جارە سنووری سلێمانی لە ڕاپەڕینەوە بۆ ڕانیە هەموو بە ئومێدەوە ئەڕواننە سەرۆک پاڤڵ تاڵەبانی لیستێکی باش ژمارەیەکی باش لە کەسی ئاکادیمی و شارەزا دەنێرنە پەرلەمانی کوردستان بە مەبەستی ئەوەی کە بۆ خۆشگوزەرانی خەڵکی دیکە بۆ چون لە ماوەی ڕابردوودا و بە ئێستێشەوە هەموو ئەو لیستانە چون بۆچی یەکێتی خۆی لە بێئومێدیە لە قۆناغی بێئومێدیە دروست بووە لە ئێستا و ئەو کاتێش کە ئومێد دەگەڕێنێتەوە بۆ خەڵکی بێئومێدی کوردستان لە 75 ئێستش خەڵک بە ئومێدەوە ئەڕوانە هەنگاو و بەرنامە و استراتیژ و هەوڵەکانی سەرۆک پاڤڵ تاڵەبانی چۆن 3 ساڵی ڕابردوو چی کردووە بۆ 4 ساڵی داهاتوو کاک بافڵ تاقیەکەنەوە شانسەکە دەنەوە بە کاک بافڵ دڵنیان لە بوێری لە خەمخۆری لە پەرۆشی لە دڵسۆزی کاک بافۆڵ و لیستی ژمارە 129 بۆ کوردستان و بۆ گەرمیان لە ناو دوو کەوانە. بەڵێ بەڕێز بەڵێ بەڕێز ئەکرەم ساڵح ئەگەر دەرفەتم فەرموو ئەگەر بە کورتی فەرموو کاگەکرم فەرموو 3 ساڵی ڕابردوو پێمان مەبەستمام خاڵە باسکەم 3 ساڵی ڕابردوو پێمان ئەڵێ هەموو ئەوانەی کە کاک بافڵ کردوێتی هەموو ئەوانەی کە کاک بافڵ کردوێتی ئەو هەنگاوانەی کە جێبەجێ کردووە ئەو بەڵێنانەی کە داوێتی و دوایی بە دوواداچوونی بۆ کراوە جێبەجێ کردووە دەکرێت لێرەوە ئێمە ینی پشت ئەستورین بە خەڵکی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کە ئەم جارە متمانە ئەدەنەوە لیستەکەی سەرۆک بافڵ تاڵەبانی چون دەبینن چۆن بەڵێنیدا پارێزگاری کەرکووک وەربگرێتەوە کە وەریگرتەوە، چۆن بەڵێنیدا پۆستی سەرۆک کۆمار وەربگرێتەوە کە وەریگرتەوە، چۆن بەڵێنیدا کۆمەڵێ چاکسازی کرد کۆمەڵێ هەنگاوینا کە هەنگاوەکان بەردەوامی ئەبێ ئەنجامیدا. بۆ هەموو ئەمانە گەنجان خەڵکی گەرمیان تەواوی کوردستان بە ئومێدەوە ئەڕواننە هەنگاوەکانی کاک بافڵ وەگوتم یەکێتی لە سەرەتای دروستبوونیدا لە ڕۆژگارێکا دروست بوو کە خەڵک لە بێئومێدیا بوو بە دامەزراندنی یەکێتی ئومێد گەڕایەوە بۆ خەڵکی بێئومێدی کوردستان. ئێستش دڵخۆشین هەموو چەند ڕۆژێکی ماوە بە هیوای سەرکەوتن بەو شێوەی کە بانگەشەیەکی تەندروست بە ڕێواچێ ئێستا کە من و تۆ قساکەین بە لێشاو خەڵکی گەرمیان لە چاوەڕوانی و گەیشتنی سەرۆک بافڵ تاڵەبانیە بۆ گەرمیان کە بۆ خۆ دەزانی گەرمیان لایەکێتی ئەهمیەتێکی تایبەتی هەیە
وەک لە ڕابردوودا بەڕێز مام جەلال بە تێڕوانینێکی جیاوازەوە خوێندنەوە و پێناسەی جیاوازی بووە بۆ گەرمیان لە ئێستەشدا بە هەمان میکانیزم سەرۆک باڵ هەڵگیری هەنگاوەکانی سەرۆک مام جەلالە بۆ گەرمیان و بۆ تەواوی ناوچەکانی تر. زۆر سپاس بۆ ئەم دەرفەت و بەسەرکردنەوەی بەڕێزشتان بە هیوای سەرکەوتن بۆ سەرۆک باڵ بۆ لیستی ژمارە 129 لیستی شەیدان. بەڵێ ئێمە سڵاو ڕێزمان بۆ گەرمانیەکان هەیە بەڕێز ئەکرەم ساڵح سپاس کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان بوویت.